بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵەزانم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە یەکتری شادەبینەوە. بێگومان لەم بەرنامەیەدا باس لە ڕۆڵ و کاریگەری خەڵک و جەماوەرەکەین لە گۆڕینی ئەو واقیعەی کە خۆیان تایە ئەژین. مامۆستا سڵاوی خوات لەبێت دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە جەنابیش و بەخێر بێ. زۆر سوپاس. جەنابی مامۆستا لەو زنجیرە بابەتەی کە بۆ چاکردنی دۆخی هەرێم باگوێ لە قورئان بگرین لە ئاڵلقەی نوێە باز لەوەکەی خەڵک و جەماوەر بۆ چاکردنی واقعی کۆمەڵگاکەیان بەرپرسیارەتی سەرەکییان ئەکەوێتە سەرشان. پرسیارەکە لێرە ئەوەیە لە کاتێکدا خەڵک و جەماوەر دەنگ ئەدەن لە پرۆسەیەکی دەنگدانا نوێنەرەکانی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و دەنگ بە حیزبەکانە دەن هەڵیان ئەبژێرن، ئیتر چ پێویست ئەکات جەماوەر دیسانەوە ئەرکی کەی لە سەرشان بێ بۆ ئەبێ بۆ گۆڕینی واقعی خۆیان دیسانەوە جەماوەر ئەرکیان لە سەرشان بێ. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. کاکەدانا بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابێت پێویستە دوو ڕاستی گەورە بزانین. یەکەم لە ئیسلامدا هەروەکو لە سیستەمی دیموکراسیشدا هەروایە خاوەنی ئەسڵی دەسەڵات خەڵکە، واتە خەڵک لە ئەسڵدا خاوەنی دەسەڵاتە و ئەوە خەڵکن دەبێ وڵاتی خۆیان بەڕێوە بەرن و ئەوە خەڵکن دەبێ بەو شێوەیە کە دەیانەوێت ژیانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی خۆیان ڕێکخەن و ئیدارە بدەن. بەڵگەمان لەسەر ئەوە زۆرن کە من لە مەوسوعەی ئیسلام و دەوڵەتداریدا لە بەرجی دوو کە باسی بنەمایەکانی سیستەمی حکومڕانی لە ئیسلامدا دەکا، هیچێ لە بنەمایەکانەوەی کە وەکو چۆن خوا سوبحانە وتەعالا خاوەنی حاکمیەتی ڕەهایە، خاوەنی سیادەی ڕەهایە، خەڵکیش خاوەنی دەسەڵاتە، واتە خەڵک خاوەنی بەرپرسیارەتیە، خەڵک دەستی کراوەیە چۆن ئەو شریعەتەی خوا سوبحانە وتەعالا پیادە بکە و چۆن بەرپرسانی خۆی دابنێ و دوایی چاودێریان بکە، لیان بپرسێتەوە، ڕاستیان بکاتەوە و لایان بدا لە کاتی پێویستە. لەو بارەوە بەڵگە زۆرن بۆ وێنە خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ یا ئەیوهە الناس، یعنی هەموو دوانەکانی قورئان یا بە ئەیوهە الناس دەست پێ دەکەن، ئەی خەڵچینە، یا بە یا ئەیوهە الئینسان دەست پێ دەکەن، یا بە یا بەنی ئادەم دەست پێ دەکەن، یاخود بە یا ئەیوهە الەذینە ئامەنوو دەست پێ دەکەن، کە لە هەموو حاڵاندا ئەگەر یا ئەیوهە الئینسان بێ ئەی مرۆڤ، و یا بەنی ئادەم بێ ئەی وەچەی ئادەم، و ئەگەر یا ئەیوهە الناس بێ ئەی خەڵچینە، واتە بە موسڵمان و ناموسڵمانەوە، یا ئەیوهە الەذینە ئامەنوو ئەی ئەوانەی بڕواتان هێناوە. کەواتە دوانەکانی قورئان، دوانەکانی خوا سوبحانە وتەعالا ڕوو لە مرۆڤەکان دەکەن بە گشتی، ڕوو لە چینێک ناکەن و ڕوو لە کۆمەڵێکی دیاریکراو ناکەن. لە هەموو قورئاندا یا ئەیوهە العولەمات دەست ناکەوێ، یا ئەیوهە المەسئولونت دەست ناکەوێ، یا ئەیوهە المەشائیخت دەست ناکەوێ، یا ئەیوهە الرجال، یا ئەیوهە النیساء نییە، یا ئەیوهە الئینسان، یا بەنی ئادەم، یا ئەیوهە الناس، یا ئەیوهە الەذینە ئامەنوو، کە ئەوە نێرومێ ورد و درشت، ئەوەی کە دەست ڕۆیشتوویە ئەوەی دەست نەڕۆیشتوویە، دەوڵەمەند و هەژار، سپی و ڕەش، هەمووی پێکەوە دەگرێتەوە. ئەوە یەک. کەواتە خەڵک و جەماوەر خاوەنی ئەسڵی دەسەڵاتە. ئەدی بەرپرسان کێن؟ بەرپرسان کەسانێکن خەڵک ئەمانەتی کاروباری کۆمەڵا بەڕێوەبردن یا کۆمەڵایەتی بەڕێوەبردن یا کۆمەلگا بەڕێوەبردنیان پێدەستپێرێ. ئەویش لە ئاەتی ژمارە 58 سوورەتی نیسادا کە خوا دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا. لێرە دیار نییە خوا نەیفەرمێ یا ئەیوهە الناس یا ئەیوهە الەذینە ئامەنوو، بەڵام بە سیاق دەزانی کە مەبەست پێ کۆمەڵگایە. بۆ نەیفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو؟ چونکە ئەو کۆمەڵگایە ئەگەر کۆمەڵگایەکی ئیسلامیە دەبی ناموسڵمانانیشی تێدا هەن، ناموسڵمانانیش
بەرپرسیارن بەرامبەر بە ئیدارەدانی کۆمەلگای خۆیان و بەرپرسیاریشن و مافیشیان هەیە کە ئەوانی بەرپرسانی خۆیان دیاری بکەن. ئین الله یەئموڕکم لێرەدا ڕاناوەکە کوم دەچێتەوە بۆ کۆمەلگا. ئین الله یەئموڕکم یعنی ئەیها المجتەمع ئەی خەڵکینە. خوا فەرمانیان بەچی پێ دەکات؟ ئەن تؤدوا الئەماناتی ئیلی ئەهلیها، کە سپاردەکان بگێنە خاوەنەکانی خۆیان، خاوەنی شایستەی خۆیان. ابن تيمية رحمة إخوائي لي بالكتابي السياسة الشرعية في إصلاح الراعي والرعية وزاناني دي كاش بقشتي ضلين ليردا يا أيها الذي يا كذا فرمي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها، ما بس الأمانات أمانتي حكمرانية بوشي چونك لفرمايشتي پیغمبر دهاتو عليه الصلاة والسلام روجي شي لي برسي متى الساعة قيامت يا ساعة كنجي طبعا زور لخلشي قيامه وساعة يكالله كان کە لە ڕاستیدا ساعە واتە ئاخر زەمان ئەو کاتەی دنیای تێدا کۆتایی دێ، بەڵام قیامەت واتە کاتی هەڵسانە و زیندووبوونەوە لێپرسین و سزا و پاداش کە دەست پێ دەکات. جا دەفەرمێ لێ پرسرا ساعە کەنجێ ئاخر زەمان کەی دنیا کۆتایی دێ؟ قال متى ضيعت الأمانة فانتظر الساعة، هەر کاتێک سپاردە زایەکرا چاوەڕێی کۆتایی بن، چاوەڕێی کۆتایی هاتنی ئەو کارە ئەو حاڵە بن. قال يا وقيل وما إضاعتها، زايبوني أمانة سباردس شيء؟ قال إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة. هركاتك كار بخلشي ناشايستي خوي سبيردرا تشاوري كوتاي أو كاربكا. طبعا ولامكي پیغمبر عليه الصلاة والسلام زور حكيمان أبوه أو إنسان ديار درباري ساعي كبرى برسياري كردوه آخر زماني همو، بەڵام ئەو سەرنجی ڕاکێشاوە بۆ کۆتایی هاتنی هەر کارێک کە بە خەڵکی نائەهل دەست پێردرێ. کۆمەلگایەک حکمڕانیەکەی بەڕێوەبردننی بکەوێتە دەستی خەڵکێکی نائەهل کۆتایی پێدێ، ساعی دێت ئاخر زەمانی دێ ئەو کۆمەلگایە. جا جێی سەرنجەوەیە کە لێرەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانەتی ئیدا ئوسیدە الئەمڕ یا ئیدا ئوسنیدە الئەمڕ ئەمەی بەتەفکردو بە تەفسیر بۆ زایبوونی ئەمانەت، کەواتە لە ئاەتەکەدا کە دەفەرمی ئین الله یەئموڕکم ئەن تؤدوا الئەماناتی ئەهلیها، ئەی کۆمەڵگا خوا فەرمانتان پێ دەکا سپاردەکان بە خەڵکی شایستەی خۆیان بسپێرن، مەبەست پێ بە پلەی یەکەم سپاردەی حکمڕانی و بەرپرسیارەتیە. ئەوە خەڵکە دەبێ خاوەنی ئەمانەتن و خۆ ناکرێ هەمووشیان دەسەڵاتی یاسادانان بن، هەمویان دەسەڵاتی جێبەجێکردن بن، هەمویان دەسەڵاتی دادوەری بن. دەبێت بۆ ئەو سێ دەسەڵاتە یا هەر دەسەڵاتیە کە بیانەوێ بۆ وێنە سوپا و ئاسایش و ئەوانە دەبێ کەسانێک شایستە بدۆزنەوە ئەو ئەرکانیان پێ بسپێرن. ئەوە یەک کەواتە بۆیە خەڵک وەڵامی پرسیارەکەی جەنابەت بۆیە خەڵک بەرپرسیارن، چونکە ئەوان خاوەنی ئەسڵی دەسەڵاتن و ئەوان بە چەند مەرجێک ئەو دەسەڵاتیان سپاردو بە چەند کەسێک و دەبێت چاویش وردکەنەوە کەسانی شایستە بن. ئەگەر بە کەسانی ناشایستەی بسپێرن ئەرچی حکمڕانی بەڕێوەبردن ئەو کارە ئەو کۆمەلگایە کۆتایی پێدێ. ئەو کۆمەڵە خەڵکە کە ئیدارەدان و بەڕێوەبردنیان بە کەسێکی بە کۆمەڵە کەسێکی ناشایست سپێردراوە کۆتاییان پێدێ. وەکو بینیمان هەندێک لە ڕژێمەکان هەندێک لە حکومەتەکان لە عالەمی عەرەبیدا کۆتاییان پێهات لەبەرەوەی کە بە شێوەیەکی ناشایستە حکمڕانی خەڵکیان دەکەن. ئەوە یەکەم. دوو، ئەوە کە بەرپرسان دەکرێنە ئەو سپاردەیان پێدەست پێردرێ، جا چێ دەسەڵاتی یاسادانان پەرلەمان نوێنەری خەڵکن، حکوومەت دیسان نوێنەری خەڵکە، پەرلەمان نوێنەری خەڵکە بۆ ئەوکە یاسای بۆ دابنێت، یاسا و بڕیاری بۆ دەرکاو یاسای بۆ دابنێ بۆ ڕێکخستنی ژیانی و حکوومەت نوێنەری خەڵکە بۆ ئەوە کە ئەو یاسانی کە لە پەرلەماندان دانراون جێبەجیان بکە. دەسەڵاتی دادوەریش دیسان نوێنەری خەڵکە، بۆچی؟ بۆ ئەوە کە چاودێر بێ بەسەر هەر کام لە دەسەڵاتی یاسادانانیش و دەسەڵاتی جێبەجێکردنیشەوە و هەوڵدا دادگەری بچەسپێنێ. کەواتە دەسەڵاتەکان هەرسێ دەسەڵاتەکان نوێنەری خەڵکن و خەڵکی خاوەنی ئەسڵی دەسەڵاتە. بۆیە خەڵک کاتێک کە بڵی نوێنەرەکانی خۆی دادەنێت، پەرلەمان پێک دێنێ وەکو ئێستا کە هەیە، حکوومەت پێک دێنێ، دەسەڵاتی دادوەری پێک دێنێ و سێ دەسەڵاتە سەرەکیە.
دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری. ئایا بەرپرسیارەتەکەی تەواو دەبێت نەخێر دوجار دەبێت چاودێر بێ ئەوجا بەسەر ئەو سێ دەسەڵاتەوە بزانێت داخوا ئایا وەکو بەو ئەو مەرجانەی کە ئەو پێ بۆی بە مەرجگرتوون ئەو چوارچێوەیە کە ئەو خەڵکە جا ئەگەر دەستورە ئەگەر عورفە هەرچی هەیە ئەو چوارچێوە کە دانراوە کە لای ئەو خەڵکە بڵێ شتێکی زاندراوە جە کوکتم ئەگەر گەشتێکی عورفیە یاخود ئەگە دەستورێکی نووسراوەیە یاخود بۆ مسلمانان کە ینی بە ئاشکرا زاندراوەکانی شریعەتن ئایا لەو چوارچێوەیەدا کارەکانی خۆیان دەکەن و ئایا کەم تەرخەمی دەکەن باش کارەکان جێبەجێ دەکەن دەبێ خەڵک چاودێر بێ ئەوە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته کەواتە بەرپرسیارەتی گشتیە دەبێ چاودێر بن و لە ڕاستیدا کۆمەلگایەک ئاوا زیندوو بێ هۆشیار بێ چاودێر بێ بەسەر بەرپرسانیەوە و کە چاودێریش دەبێ بە چاکەکار بڵێ چاکت کرد بە خراپە بڵێ خراپت کرد و دەبێت لە کاتی پێویستدا ئیجراعاتیش بکرێت دەبێت ئەگەر هەر ڕاست نەبوو ئەو بەرپرسە کەلار دەبێ و خوار دەبێ و ستەم دەکات دەبێت لاشێکدا بەڵام مامۆستا زۆر جار دەسەڵاتداران و لایەنە سیاسیەکان بە شێوازێکی گشتی ئەو بە میلە دەفرۆشنەوە دەوترێت ئێمە شەرعێتمان لە گەلەوە وەرگرت و ئەوەندە کورسیمان هەیە و ئەوە گەلە ئێمەی کردو بە حیزبیەکەم تا ئەم 4 ساڵە لێمان گەڕن بەرنامەی خۆمان جێبەجێەکەین یعنی میلەت ئەبێت تا 4 ساڵ یا تا لە هەر وڵاتێک چەند ساڵ بێ بوەستێت تا ئەم دەسەڵاتە بەرنامەی خۆی جێبەجێەکە یان ئەگەر وەک جەنابەت فەرموو گەیشتە لاری و هەرڕاز نەبووە دیسانەوە خەڵکو جەماوەر ئەرکی لەسەر شانەکە بیگۆڕێم دەسەڵاتە جا تۆ تەماشا بکە مادام خەڵک خاوەنی ئەسڵی دەسەڵاتە ئەو سپاردەی ئەو ئەمانەتی سپاردۆ بەو کۆمەڵە خەڵکە ئەگەر پەرلەمانە ئەگەر حکوومەتە ئەگەر دەسەڵاتی دادوەریە چاودێریشیان دەکا بزانێت چۆن کارەکانی خوان ئایا بەرژەوەندی گشتی خەڵک جێبەجێ دەکەن ئایا مافو ئازادیەکان بۆ خەڵک دابین دەکەن ئایا وەڵامگۆی داخوازی ڕەواکانی خەڵکن ئەگەر دەبێ هاوکار و پژگیریان بێ خەڵک و دوعای خێریشان بۆ بکە دەبێ هاوکاریان بێ پژگیریان بێ هەندەریان بێ دەستبارگریان بێ بێگومان و تەعاون على البر والتقوى خۆ خەڵک دژمنی دەسەڵات نییە ئەو دەسەڵات و حکومڕانانەی کە خۆی دایناون لە ڕاستیدا ئێستا کە بەتایبەت لە واقعی هەرێمی کوردستاندا وەکو بڵێ خەڵک و دەسەڵات دوو کراون بە دوشتی دژبەیەک لە وەهمی هەندێک کەسدا وایە خەڵک و دەسەڵات یاخود دەسەڵات هەری خەڵکە کوڕی خەڵکە نوێنەری خەڵکە ئەگەر دەسەڵاتێکی ڕاستەقینە بێ ئەوانی کە دەبنە بەرپرس و حکومڕان نابێ خۆیان لە خەڵک بەجیا بزانن لە ڕاستی نوێنەری خەڵکن و خەڵک دایناون و خەڵکی دەتوانین لاشیان بەرێ جا ئەو خەڵک و کۆمەلگایە کاتێک کە چاودێری ئەو کار بەدەستانە دەکە کە کاری پێسپاردوون ئەگەر کەوت ناکۆچی و مشتومڕ دەبێ مەرجعیەتێکە بێت تەرازویەکە بێ بۆی بژێڕنەوە خۆی پەروەردگار لە ئاەتی ژمارە 59 سوورەتی نیسادا دوای ئەوەی ئاەتی 58دا پێمان دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكم بالعدل ئەوە بە دەسەڵاتی دادوەری دەڵێت یاخود بە کۆی بەرپرسان دەڵێ إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا بێگومان خوا باشترین شتێک کە ئەو ئامۆژگاریتانی پێ دەکات ئەو باشترین شتە خوا بیسەری بینەرە دوای دەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أي أواني برواتان هنا فرمانبري خواب كان فرمانبري پیغمبر كان عليه الصلاة والسلام وهي كار بدستانك كلا خوتانا كار بدستانك خوتان داتان ناون ولا خوتانا فإن تنازعتم في شيء أقلشتي دا كوتنا ناكوشي وكوي جناب الدبرسي أو خلق جماور دلي ئەو دامەزراوەیە ئەو دەسەڵاتە پەرلەمانە حکوومەتە هەرچی هەیە وەکو ئێمە دەمانەوێت بەژاوندەکانی ئێمە دابین ناکە لای داوە گیرودەبە بە گەندەڵی بە قۆرەخکاری دەبێت تەمەشتومڕ لە بینیاندا چارەسەر چییە؟ فإن تنازعتم في شيء واتە خەڵک و حکومڕانان و بەرپرسان فردوه إلى الله والرسول بیجێڕنەوە بۆ لای خوا پێغمبەری خوا عليه الصلاة والسلام یعنی بۆ لای قورآن و سنت بۆ لای شریعەت مەرجعیەتی کۆمەلگایەکی مسلمان بریتە لە شریعەت نەگۆڕەکانی شریعەت و چوارچێوەی فراوانی شریعەت دەفەرمێ إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ئەگەر ئێوە بڕواتان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە دەبێ ئەوە بکەن فەرمانبەری خوا بکەن وی پێغمبەر بکەن عليه الصلاة والسلام وهی کار بەدەستانێک کە لە خۆتانن ئەگەر کەوتنە کێشە و مشتومڕیشەوە بیجێڕنەوە بۆ تەرازوی قورآن و سنت
دوای دەفەرمێ ذلك خير وأحسن تأويل ئەوە باشترە و سەرنجامیشی چاکترە. جا ئەوەی جەنابەت دەڵێ شتێکی منطقیە. بۆ دەورەیەک پەرلەمان هەڵدەبژێردرێ، حکوومەت تەشکیل دەکرێ، دەبێ خەڵک و جەماوەر چاوەڕێ بکەن بزانین داخوا ئەو دەسەڵاتانە چۆن ئەو ئەمانەتە دەپارێزن و چۆن ممارەسەی دەسەڵاتەکانی خوان دەکەن. ئەگەر بە شێوەیەکی چاک و ڕێک و ڕاست بووکو گوتم ئەوان دەستخۆشی و دوعای خێر و هاوکاری و دەستبارگرتنیان لەسەر پێویستە. ئەگەر لایەندا وەکو ئاەتەکە ئاماژەی پێداوە فإن تنازعتم في شيء دەبێ بگەڕنەوە بۆ تەرازوی قورئان و سونەت. قورئان و سونەت چی دەفەرمون؟ قورئان و سونەت دەفەرمون لە سوورەتی البەقەرەدا وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين. كاتێک خوا پەروەردگاری ئیبراهیمی بەچەند فەرمانێک بەچەند ئەرچێک تاقی کردەوە، تەواوی کردن لە کڵ دەرچوو، هەموو ئەرکەکانی جێبەجێ کرد بەڕێکی. قال إني جاعلك للناس إماما. خوا فەرمی من دەمێ بتگێڕم بە پێشەوا بۆ خەڵک. قال ومن ذريتي ئەی لە وەچەکەم ئەوانیش لە دوای من دەبن بە پێشەوە. قال لا ينال عهد الظالمين. خوا فەرمووی پەیمانی من ستەمکاران ناگرێتەوە. واتە لە وەچەکەت ئەوەی کە عەدل بێ و ڕێک بێ ئەوە بەڵێ، ئەگەر ڕێک نەبێ ئەوە ویستەمکار بێ نایگرێتەوە. زانایانی بواری سیاسەتی شەرعی ئەم ڕستە قورئانیە دەکەنە بەڵگە لەسەرەوەی کە هەر کەسێک ستەمکار بێت دروست نییە بکرێتە بەرپرس، و هەر کاتێک ئەگەر ستەمکار نەبوو بەڵام دوایی کە دوایەوە دەچێت سەر کورسی حکومڕانی دەستی کرد و بەستەم و لادان و جەور و جەفا، ئەوە خەڵک مولزەمە کە لای بدات، دەڵێن وەرە تۆمان بە مەرجی عەدل کە دەفەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكم بالعدل. ئەتۆمان بۆی ئەو ئەمانەتەمان پێسپاردی کە بە عەدل حکم بکەی، بەڵام تۆ ئێستا زوڵم دەکەی لەبەرەوە شایستەی ئەوەی نیچ کە خوا دەفەرمێ لا ينال عهد الظالمين وخوا دەفەرمێ ألا لعنة الله على الظالمين. نەفرینی خوا لە ستەمکارە. جا کەسێک خوا لعنەتی لێکرد بێ بەکەوتیەوە دێ بەرپرسی خەڵکێکی مسلمان بێ. جا کەواتە ڕاستە دەبێت لیان گەڕن دەوری خوان تاوکەن، بەڵام بە مەرجێک لەسەر ڕێی ڕاست بڕۆن، چونکە ئەوەندە بەس نییە کە ڕەوایەتی وەربگری، دەبێت بە شێوەیەکی ڕەواش حکمڕانی بکەیت. ڕەوایەتی وەرگرتن شتێکە، بەڵام پاراستنی ڕەوایەتی لە خۆدا و بە شێوێکی ڕەوا و ڕاست حکمڕانیکردنی شتێکی دیکەیە، دەبێت ئەویش هەبێت. بەڵێ مامۆستایمە زۆر باسی دەسەڵاتدارانمان کردو، با چونکە ئەڵقەی ئەم جارشمان پێیوەستە بە خەڵک و جەماوەر، با پرسیارێکی جدیش لەسەر خەڵک و جەماوەر بکەین. بەتێڕامانی جەنابن لە چەند ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان فعلەن خەڵک و جەماوەر هاوڵاتیان توانیویانە ئەو ئەمانەتە بدەنە دەست خەڵکی شایستەی خۆی کە حکومداریان بکە دەسەڵاتیان بۆ بەڕێوەبەرێ؟ لە وەڵامدا دەڵێم نەخێر، و ینی دوو خەتیشی بەژێردا بێنە نەخێرەکە. کاکەدانا لە ڕاستیدا ئەوەی کە ئەم واقعی کە ئێستا دەیبینین ئەوە کردەی دەستی و خەڵک و جەماوەرێ. جا من لێرە یەکشت بڵێم کە بەرپرسان کەم وایە بیڵێن. ئەویش ئەوەیە کە زۆربەی بەرپرسان لە قەراری دڵی خۆیان دەڕەخنیان زۆرە لە خەڵک و جەماوەر، کە زۆرێک لە خەڵک و جەماوەر ناڵێک هەمووی ناڵێم هەمووی بە زۆر فیتوان هەڵدەپەڕن و لەکوێ باهات لەوێ شەند دەکەن و وەکو گوڵە بە ڕۆژەوان بەرژەوەندی لەکوێ ڕوو لەوێ دەکەن. یعنی خەڵک و جەماوەرێکی وا بەو شێوە زۆرە. بەڵام ئەوە ڕاستێکی تاڵە دەبێ بگوترێت کە وەکو گوتم کەم لە بەرپرسان دەیڵێن، زۆربەی بەرپرسان هەر دەبینیم تەمەلوق دەکەن بۆ خەڵک، ماستاویان بۆ دەکەن. لە ڕاستیدا دەبێ ئێمە وەکو پەندە دەڵێ ئین ڕائد القوم لا یەکذیب ئەهله، دەمڕاست و پێشڕەوی کۆمەڵێک خەڵکیەک درویان لەگەڵ ناکە. هەروەها گوتراوە صدیقك من صدقك لا من صدقك. هاوڵەکە دەو کەسەیە لەگەڵت ڕاز دەکا، نەک هەر بڵێ ڕاز دەکەی. دەبێ ئەو ڕاستیە بە خەڵک بگوترێ کە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان و عێراق و بەگشتی کۆمەڵگایەکان ئەوە ئێوەن کە پشتی شێرتان پێ دەبڕێ لە کاتێکدا کە کەسانێک دەکەنە حکومڕانی خۆتان کار بەدەستی خۆتان کە تەماعتان لەو پارەدا هەیە کە لەبەر دەستیانە، تەماعتان لەو ئیمتیازاتە مادی و معنەویانەدا هەیە کە پێیانە، نەک
متمانە و باوەڕتان بێ بە کایەسایەتیان بە ئیمان و عەقیدەیان بە ڕێباز و بەرنامەیان بە هەڵوێستیان بەڵکو بۆیە دەنگیان پێدەدەن تەماعتان پێیاندا هەیە تەماعتان لەو پارە و سەروت و سامان و ئیمتیازە مادی و معنەویە ناشەرعیانەدا هەیە کە پێتان دەدەن تەشان و پەخشانی پێ دەکەن من خەڵکێک لە بەرپرسانی خوارێ و لە خەڵک و جەماوەر دێن ئێمە تێکەڵیمان لەگەڵ خەڵک و جەماوەر زۆرە هەیە دەڵێ من تەزویری زۆرم کردو بۆ فڵان حیزب هەیە دەڵێ من وەڵاهی دووسێ مەعاش وەردەگرم یا چەند زەویان پێداوم بەڵام دەزانم حەڵاڵ نییە ئەی بۆ وەری دەگری هەیە دەڵێ من مەسەلەن ئەوەندە کەسم لە خزمەکانی خۆم تەعین کردووە هەبوو ناحەقیش بووە بۆ وات کردووە ئەو بەرپرسەی کە تۆ لەگەڵی دای کە کەسی وەک تۆ مشەخۆری لە پەنادای و دڵی بە تۆ خۆشە ئاخر ئەو وڵاتەکەی ئاوای لێ دێ جا کاکەدانە خەڵک و جەماوەر ڕاستە بەوە دەلێ ناچنە دەر کە وەڵا هەر ڕەخنە بگرن لە حوکمڕانان دەبێ خۆیان باش سەرنج دەن إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها دەبێت چاو بجێڕن بە خەڵکی شایستەی خۆی ئەرکی بەرپرسیارەتی حوکمڕانی بسپێرن و دوایش بەوەندەش تەواو نابێ ئەو کەسە ئەهلە شایستەیە دەبێت لە بەسەریشەوە چاودێر بن دەبێت چاویش بن بەسەریەوە و فەرمان بە چاکم نەهی لە خراپەشی لەگەڵدا بکەن و هەوڵدەن ڕاستیشی بکەرەوە گەر لار بوو و ئەگەر پێویستیشی کرد لاشی بدەن کە ئەوە ئەرکی خەڵکە بەڵام کاتێک کە خەڵک هەر لە ڕێوە ئەو ئەرکە ئەو ئەمانەتە زایە دەکا بە کەسی ناشایستی دەستپێرێ و پاشانیش بەسەری و چاودێر نییە بەڵکو بۆ یەبێتە دەهۆڵ کوت و ماستاوچی و دواییش ئامادەنیەدان بە هەڵی خۆشی دابێنێ ئەوە لە ڕاستیدا خەڵک و جەماوەر دەبێت زۆر چاکبزانێت کە وەکو بەرزەکی بانان نە لە دنیا نە لە قیامەت بۆی دەرناچێ با وەکو گوتم هەندێک لە بەرپرسانی جا زۆر لە بەرپرسانیش ئەو ڕاستیانە نەڵێن هەر بڵێن خەڵک و جەماوەر ئاوا چاکە و شاخی و باڵیوە باشە ئەگەر ئەو خەڵک و جەماوەرە هەمووی هێندە چاکە هێندە عاقڵە هێندە ڕەشیدە ئەو حکومڕانانە چن ئەوە چۆن ئەو ئەمانەتەی بەو جۆرە کەسانە سپاردووە کە بەڕێی هەڵەت و هەڵدێریدا دەبن کەواتە لە ڕاستیدا بەرپرسیارەتەکە لەسەر شانی هەمووانە لە دنیا و لە قیامەتدا دوورێنەی ئەویان کردو کە خۆیان چانوانە بەڵام مامۆستا لە کاتێکدا خەڵک و جەماوەریش لێرە و لەوێ بە جۆرێک لە جۆرەکان دەنگی ناڕەزایەتی دەنگی مەزلومیەتی خۆی هەڵ ئەبڕێ ئێستا بە نمونە گەر بیخێنە سەر واقعی هەرێمی کوردستانی خۆمان بۆ نمونە سەر لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بۆ نمونە خەڵکێک بە جۆرێک لە جۆرەکان بۆ قوتی خۆی بۆ موچەی خۆی لەسەر شەقامە بەڵام لەلایەن دەسەڵاتداران و لایەنە سیاسیەکانەوە هەزار توانج و هەزار تۆمەتیان بۆ دروستەکرێت ئەمە دەستی سیاسیان لە پشتە و ئەمە ئیتر هەزار قسەیان بۆ دروستەکرێ سەبارەت بە ماڵەیشی تۆ کاکەدانە سەبارەت بەمە دەڵێم لە ڕاستیدا خەڵک حەقی خۆیەتی ڕەخنە بگرێت لە دەسەڵات لە حکومڕانان و تیان بگەێنێ بەو شێوازەی کە خۆی بە گونجاوی دەزانێت کە لە کردار و ڕەفتاریان ناڕازیە جاگە خۆ پێشاندانە ئەگەر مانگرتنە ئەگەر نووسینە ئەگەر وتاردانە خەڵک مافی خۆیەتی جا خۆ تۆیان دەبێت ئەو ڕێ بە پێشانی خەڵک دەی ڕێی ڕەخنەگرتن و ڕاستکردنەوەی دەسەڵات و هۆشداریدان بە دەسەڵات بە شێوەیەکی مەدەنیانە و شارستانیانە یانەوە تا تۆ ناچاریان دەکەی کە بیر لە شی دیکە بکەنەوە بیر لە کودەتا بکەنەوە بیر لە یاخیبوونی سەربازی بکەنەوە کە ئەوەش بەتەکید هەم لە ڕووی شەرعیەوە شتێکی ڕەوا و دروست نییە و هەم لە ڕووی واقعی ئێستای چ هەرێمی کوردستان چ وڵاتانی ئیسلامی بەگشتی تەجربە کراوە کە پەنابردنە بەرقووەت و هێز بۆ چاکردنی کۆمەلگا و بۆ ڕاستکردنی بەرپرسان ئەنجامی زۆر خراپی لێ دەکەوێتەوە هەم بۆ خەڵک و جەماوەر و هەم بۆ دەسەڵات و هەم بۆ کۆی دەوڵەت و قوارە سیاسیەکەش بۆیە من بەو جۆرە کەسانە کە کاتێک خەڵک داوای مافی خۆی دەکا و ڕەخنە دەگرێ و خۆپێشاندان دەکات بە تایبەتی خۆپێشاندانی شارستانیانە و مەدەنیانە و هێمنانە و عاقڵانە و ژیرانە بەڕاستی من پێم عەجیبە ینی دەبوو جارێ ئەسڵەن نەک دەبوو ڕەخنەیان لێ نەگیرێت دەبوو ئەوەی کە داوای دەکەن جارێ پێشەوەی کە داوای بکەن و پێشەوەی ناچاریان بکەن خۆپێشاندان بکەن و مافانیان بۆ دابین کەن ئەی باشە تۆ دەسەڵاتی چی بەعزە بەرپرسێک
هەز دەکەم بەس پێی خۆشە ناوەکەی لەسەر بێ یکاکە ئەو ناوەکە لەسەر تۆیە ئەو بەرپرسیارێتی ئەو ناونیشانەکە لەسەر تۆیە ئەوە کۆمەڵە شت داخوازەکە خۆ تو هەر زۆر عجایبە هەر بەوەندە قەناعەتی کردووە کە ناوەکەی لەسەر بێ لەسەر کورسیەکە بێ با باخرە و چوونە سەر ئەو کورسیە و ئەو ناونیشانە کۆمەڵی داخوازی هەیە تۆ لێ وەرە خوارێ خەڵک کێشەی لەگەڵ تۆ نابێت حکومەت مەبە تا خەڵک ڕەخنەت لێ نەگرێ پەرلەمان مەبە تاکو خەڵک نییە مەسەڵەن ئەوە نەکات فڵان بەپرسیارەتت نەبێت خەڵک داوات لێ نەکا بەڵام تۆ ناوێت کرد لە خۆت ناونیشانێکی گەورە لەسەر خۆت هەڵدا و دەشتەوێت کە خەڵکی داوات لێ نەکا بۆیە هەر لە ڕێوە دەبێت پێداویستەکانی خەڵک دابین بکرێن یەک دوو ئەگەر دابین نەکران و کەم تەرخەمی کرا خەڵک خۆ پێشاندان دەکات من لەژێ ئەو بەرپرسانە بم دێمە سەر تەلەڤیزیۆن زۆر بوێرانە زۆر ڕاشکاوانە دەڵام خەڵکی نەحەقتانە من داوای لێبوردنم هەیە بە ناوی هەموو ئەو خەڵکەی کرد لە ژێر دەسەڵاتی مندان و ئەو بەرپرسانە من داوای لێبوردنم هەیە ئێوە حەقی خۆتانە مافی ڕەوای خۆتانە و خوا پشتیوان بێ بە هیمەتی هەموو لایەک چی پێمان بکرێت دەیکەین داوای لێبوردنیشمان هەیە ئەوە دوو سێ دەبێ ئەمجا بە جدیش چاو بگێر درێتەوە بە دامەزراوەکاندا بە دام و دەستگاکاندا چاکسازی ڕیشەیی بکرێ خۆ ناکرێ هەموو ڕۆژە خەڵک خۆ پێشاندان کەن تۆ بچی داوای لێبوردن ئەوە شەر ناکرێ بەڵکو دەبزانین دەخوا لەکوێوە خەلەل لەکوێ دەبێت چارەسەر بکرێ ئەوە ئەگەر بمانەوێت خاوەنی کۆمەلگایەکی تەندروست بین و خاوەنی قوارێکی سیاسی ڕێک و پێک بین دەبێت شێ مامەڵە بکرێ ئەمما خەڵق سەبڵێ بە دەسەڵات و دەسەڵات تۆمەتباری يعني خلق جماور تومت باركا أو وكو آياتك كذا فرمي كلما دخلت أمة لعنت أختها حقيقة أو عادة أهلي دوزخة خايف فرقار باسي دوزخ ذاك هذا فرمي ككمال سنة أو دوزخة ونفرين لواني دي كذا كان ضل خطأ إيه أبو إما بونا جينا هيش بودا جينا وكهر كسا إيش كاري خوي كأرش ساشان خوي جبجة زور باشا كاتب شو بلام برسيارك بكورتي ولا مكين بكورتي إيه وق سياسية وق نوسريك رونا كبيرك حەزەکەم ڕای تۆ بزانم لەسەرەوەی کە هەندێک کەس هەندێک لایەن بە خۆپیشاندەران ئەڵەن فەوزەوی یا کۆمەڵە ناوناوتۆرێتێ تۆ خۆپیشاندان بە فەوزا ئەبینیت یان من باسم کرد یعنی من پێم وا خۆ پێشاندان بە تایبەتیەوەی کە دەکرێت تا ئێستا بینیمانە لەم ڕۆژانەدا خۆ پێشاندانی مامۆستایان بە تایبەتی مامۆستانی زانکۆ تا مامۆستای بڵێن بنەڕەتی ئەوانە يعني بەڕاستی من زۆر شارستانیانە و زۆر مەدەنیانە و زۆر ڕێکوپێک دەیبینم ینی هێرش کراوەتە سەر بنکە و بارگای کەس نە دوکان و بازار سووتێنراوە نەشتی خراپ کراوە دەبێت دەستخۆشی لەو خەڵکە بکرێت ئەمەجا ئەوە نەک فەوزانیە بەڵکو لە ڕاستیدا ئەوە شێوازێکی شەرعیانە و شارستانیانەیە بۆ داواکردنی مافی خۆت و بۆ هۆشداریدانە حکمڕان و بەرپرسان کە ئێمە ناڕازین لە ئێوە لە ئەدای ئێوە لە شێوەی حکمڕانی ئێوە زۆر باشە بەرنامەکەمان بەردەوام بێ پاش پشوێکی کەم بینەرانی عزیز و خۆشەویست پاش کەمێکی ترەکەڕێنەوە دووبارە سڵاو بەڕێزان لە بەرنامەکەمان بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بەردەوام بین مامۆستای بەڕێز هەرچەند باست کرد بەڵام ئەمەوێ وەکو بە خوڵاسەیەکیش ئاماژەی پێ بکەیت و بووی کە لای خەڵک و جەماوەر بچەسپێ لە قورئانە با بگەڕێنەوە بۆ قورئان و سونەت بەرپرسیارەتی لای جەماوەر و لای دەسەڵاتداران لای کامیانە بە زۆری کامیان بەرپرسی سەرەکین بەرپرسی سەرەکی خەڵک و جەماوەرە چونکە حکمڕان و بەرپرسان نوێنەری خەڵکن کە دەڵێم بەرپرسی سەرەکی واتەوەنا ئەگەر وەزعێ خراپ بوو جاگلەی لە خەڵک بکەی نا مەبەستمەوەی کە بەرپرسان نابێ پیان وابێ عاسمان کونی تێبەوە نشاتوونە خوار نابێ پیان وابێ هەروە ڕەوایەتێکە مڵکی خۆیانە یاخود بە میرات بۆیان بەجێماوە دەبێ بزانن ئەوان نوێنەری خەڵکن ئەوان کاربەدەستی خەڵکن خەڵک ئەو کاربەدەستانیدانە لەو ڕۆوە بەڵام ئەی کاتێک کە دامەزراوەیەک دام و دەستگایەک یەکێک لە سێدەسەڵاتەکان یا هەرسێکیان هەڵە و پەڵە و کەم و کوڕیان تێدەکەوێت هەر خەڵک و جەماوەر بەرپرسیارە نا خەڵک و جەماوەر بەرپرسیارە ئەگەر کەسانێکی ناشایستی کە بێتە بەرپرس یاخود
باشایی بە شایستەی زانی بن بەڵام بە هەڵەدا چوو یاخود باشایستەش ببن لە واقع و نەفس الئەمردا بەڵام دوایی لا بدەن بەڵام خەڵک و جەماوەر لیان بێدەنگ بێ لەو کاتەدا خەڵک و جەماوەر بەرپرسیارە و گوناهبارە بەڵام کاتێک کە خەڵک ڕەخنە دەگرێ گلەیی دەکا خۆ پێشاندان دەکا مان دەگرێ لەو شێوە ئیدارەدانی وڵاتە یا ئەو دامەزرا و دەستگایە و ئەوش هەر بەردەوام دەبێت لەسەر هەڵەکانی خۆی بەتەکید هەموو بەرپرسیارەتەکە لە ئەستۆی ئەو جیهەتەدایە کە ئەو کاری پێش پێدراوە بەڵام وەکو پێویست جێبەجێ ناکە تەماشا بکە خوا سبحانه وتعالى لە سوورەتی مائیدەدا دەفەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون طبعا لێردا بەس پێ خەڵک و جەماوەرە دەفەرمێ نەفرین لەوانە کرا لعن الذين كفروا من أهل الكتاب على لسان داود وعيسى بن مريم لەسەر زمانی داود و عیسای کوڕی مەڕیەم نەفرین کرا لەوانەی کە خاوەن کتێب بوون بێبڕوا بوون لە خاوەن کتێبەکان بۆ ذلك بما عصوا وكانوا يعتدون ئەوەش بەهۆی سەرپێچیان کرد و سنووشتیانیان کرد چی بوو سنووشتیان و سەرپێچەکان كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون یەکدیان نەدەجێڕایەوە لە خراپەیە کە ئەنجامیان دەدا ئەوە خراپترین کردەوە کە دەیان کرد واتە دەبێت خەڵک دەستی یەکدی بگرێ خەڵک و جەماوەر دەبێت دەستی حکمڕان و کاربەدەستان و بەرپرسان بگرێ بۆیە ینی زۆر جێی سەرسوڕمانە کە ڕەخنە بگیرێ لە خەڵکێک کە لە تاو ئازاری خۆی لەبەر برسێتی خۆی لەبەر احتیاجی خۆی دێتە سەر جادە ڕەخنە لەوە بگیرێ یاخو ناو ناتۆری بەدوا بخرێ بەڵام ڕەخنە لەو دەسەڵاتە نەگیرێ لەو حکمڕان و بەرپرسانە کە پێداویستەکانی ژیانی و خەڵکە دابی ناکەن یا لانی کەم نان عوزریان بۆ نایەنەوە بۆیان ڕوو ناکەنەوە داوای لێبوردنیان لێ ناکەن آخر خۆی ئینسان ئەگەر نەیتوانی کارێک بەرامبەر بە خەڵکێک جێبەجێکە ئەنجامدا دەبێت داوای لێبوردنیان لێ بکە عوزریان بۆ بێنێتەوە بۆیان ڕوون کاتەوە بەڵام بەرپرسانی ئەم وڵاتە بە ئەرکی سەرچانی خۆیان هەڵناسن و پێداویستەکانی خەڵک دابین ناکەن کاتێکی خەڵک ڕەخنە دەگرێ لە جیاتیەوەی داوای لێبوردن لە خەڵک بکەن و بۆیان ڕوون بکەنەوە و ئیقناعیان بکەن و دڵیان خۆشکەن کەچی تۆمەتباریشان دەکەن بەڕاستی شتێکی زۆر نامەنتیقیە ئەوە و دەرهاویشتی زۆر خراپیشی دەبێت و من پێم ناخۆشە کاکەدانا من لێرەوە ینی بە هەموو لایەکی ڕادەگەن زۆر زۆرم پێ ناخۆشە بەرپرسێک لەم وڵاتەدا هەر کەسێک بێ لە هەر حیزبێک بێ هەر ئینتیمای سیاسی هەبێ ئەوە نەم پێ ناخۆشە کە قسەی سەقەت دەکات جا ئەگەر لە کەناڵێکی ڕاگەیاندنە ئەگەر بەرپرسێکی بچکەیە ئەگەر گەورەیە ئەگەر لە هەر ئاستێکدایە زۆرم پێ ناخۆشە بۆ پێم ناخۆش لای بۆچ پێم ناخۆشە قسەی خراپ جا پێویست ناکە هێستا بڵێم فلان ڕۆژە فلان کەس وای گوت و فلان ڕۆژە فیسار کەس وای گوتوانە قسەی خراپ قسەیە کە حسابی بۆ نەکرابێ قسەیە کە دڵی خەڵک ناڕەحەت کا بە تایبەتی خەڵک و جەماوەر بە تایبەتی خەڵک و جەماوەرێکی تر هەڵساو خەڵک و جەماوەرێکی بێزار و تووڕە خەڵک و جەماوەرێک کە مافەکەی خۆی نابینێ احتیاج و محتاجە ئەمجا تۆ لە زیاتی دڵی خۆشکەی داوای لێبوردنێکی قسەشی پێ بڵێ یا نائومێدی بکەی زۆر زۆر خراپە بۆچی پێم ناخۆشە چکە دەزانە ئەو بەرپرسە خۆی زەرەر دەکات وم پێم ناخۆشە هیچ کەس زەرەر بکە یەک دوو وەو خەڵک و جەماوەر زیاتر نائومێد دەبێ و لە ئەنجامی نائومێدبوون و زیاتر بێزاربوونی خەڵک وەکو من لەو زینجێرە وتارەدا کە بە گوێ لە قورئان بگرین باسم کردووە خەڵک بیر لە هەزار شت دەکاتەوە خۆ کۆمەلگاکان کە شیرازیان تێک چووە تێک دەچێ شت دەبێ لە ئەنجامەوەدا کە خەڵک ئومێدی نامێنێ بە چاکسازی ئومێدی نامێنێ بە ڕازبوونەوەی بارودۆ خەلارەکان کابێتۆ لەسەر ئەنجامەکەی دەترسی ئەمە لەسەر ئەنجامەکەی دەترسیم بۆ هەر پێشم ناخۆشە هیچ کە زەرەر بکە یعنی خوا ئاگادارە من پێم خۆش هەر کەسێک هەر بەرپرسیارەتێکی لەم وڵاتەدا شتێکی غەڵەت نەڵێ شتێکی غەڵەت نەکا بۆ یەکەم با بۆ خۆی زەرەر نەکات چونکە ئێمە دەبێت خێر و چاکەمان بۆ یەک دیبێ الدین و النەصیحە دینداری بریتێ لە دڵسۆزی بۆ هەموو لایەک بۆ هەموو کەس و پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسەلام بە خەڵکە کافرەکەی خۆیانیان گوتو ئینی لەکم ناصیحون ئەمین جا ئێمە دەبێت بۆ خەڵکی مسلمانی خۆمان و بۆ بەرپرسانێک کە خۆیان بە مسلمان دەزان لە وڵاتێکی مسلمان هەر دەبێت دڵسۆزیمان بۆیان هەبێ دەبێت پەرۆشمان بۆیان هەبێ بە تەنجیانەوە بین و پاشان کاکەدانا من تەماشا دەکەم ئەو قسە خراپانەی کە دەکرێن لە کەناڵەکانی ڕاگەیاند و لایەن بەرپرسانەوە هەر بارودۆخەکە هەر گرژ و ئاڵۆز دەکات هەر گرژ و ئاڵۆزی دەکات هەر خراپی دەکات دوایی کە تۆ جاجا بیرێک دەکەیەوە من مەسەلەن یەکی دیکە بیر دەکاتەوە لەو قسەیەکی خێر بکەین کارێکی بە هەنگاوێکی خێر هەڵسین تەماشا دەکەی وەزعەکە وا
ئاڵقێنراوە وا ئاسێکراوە وا ئەوەندە کۆسب لەم پەردانراون نازانی لە کوێ دەستی بۆ بەری نازانی چی بکە یعنی ڕۆژ بە ڕۆژ وەزەکان ئاڵۆستر دەبن خراپتر دەبن تەشەنوج و گرژەکە زیاتر دەبێ وەک چۆن کەسێک کە لە ئەنجامی سەرمابووندا تووشی تەشەنوش دێ کەسی دوایی دەچێت خۆی دەداتە بەر سەرمای زیاتر هەر یەکجاری دەمارەکانی سواری دەبن و ئەوەندە تەشەنوش دەکا یعنی هەموو لەشی دادەگیرێ ئەو کۆمەلگای ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە بەهۆی قسەکردنی حیساب بۆ نەکراوی هەندێک لە بەرپرسانەوە ڕۆژ بە ڕۆژ گرژی و بارگرژی و ئاڵۆزیەکەی و لێک ئاڵانەکەی و عاسیبوونەکەی
وردە لە کۆتایی بەرنمەکە نزیکە بینەوە ئەمە ینی بەرنمەکە کۆ بکەینەوە وێنەکە دیسانە بخێنەوە سەر هەرێمی کوردستان کەواتە ئێستا خەڵک و جەماوەر جەناوی مامۆستا عەلی باپیر هەم وەک سیاسیەک هەم وەک ڕووناکبیر و نووسەرێک نەسیحەتی چییە ئامۆژگاری چییە پێشنیازی چییە بۆ خەڵک و جەماوەر لە ئێستای هەرێمی کوردستانە ئەرکی سەرشانی خەڵک چییە بەرامبەر بەم دەسەڵاتی هەیەی وڵی کاکەدانە من پێش هەموو شتێک دەڵم ئەرک و بەرپرسیارەتی خەڵک و جەماوەرە و گەڕنەوە بەلای خوا سبحانەوە تەعالە بۆچی جارێ دەبێ وەکو لەو ئەوەی دیداری مێریش باسم کرد کە گەڕانەوە بۆ لای خواوە ینی گەڕانەوە بۆ پابندی بە شریعەتی خواوە بەڵام بۆچی سەرچاوەی ڕاستکردنەوەی بارودۆخەکان چاکردنیان پاکسازی تێداکردنیان ئەوەیە بۆ ئێمە بۆ میلەتێکی موسڵمان لەبەر ئەوە کە جارێ هەز دەکەم ئەو جەوە سیاسی ئێمە زۆر مەشحون بووە زۆر تێکچووە کاکدانا خەڵک تەماشای دابەش بۆ یەکسەر کە کەسی قسە دەکا سەرنج نادەن ئەو کەسە چ دەڵێ ئەو قسەیە فڵان کەس کردوێتی بەڵێکەوەتە جوملەتەن و تەفسیلە مەرفوضە کەسێک کە قسە دەکات تەماشا ناکرد چاکی گوتویان خراپ ئەو گوتوێتی بەڵێکەوەتە هەمووی قبوڵە وانە خەڵک دابەش بووە خراپە ئەمە زۆر زۆر خراپە انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکەس چی گوتراوە تەماشا مەکە چێ گوتوێتی کاکدانا لەوە خراپتر نییە کۆمەلگا وای لێبێ دابەش بێ ببێتە دوو تەڕەف یا بێتە چەند تەڕەفێک هەمووی دژی یەکدی ئەو آخر خۆ معقوڵ نییە هیچ کام لەو تەڕەفانە بەفری بێپەڵە و فریشتەی بێ هەڵە نین و هیچ کامیشان شەیطان نین هەمووی بەشەرە و مرۆڤ و هەڵەشی هەیە و چاکەشی و خراپەشی هەیە بە تەکید وایە ڕێژەیە بەڵام جاری وایە ڕێژەکەی دەکەوێتە لایەک زیاتر جاری وایە لەلایەک کەمترە لێرەدا مەبەستەمەوە نییە بڵێم وڵا ئەو خەڵک و جەماوەرش کە مافی پێشێر کراوە و زوڵمی لێ کراوە و دەستدرێژی کراوەتە سەر حەق و مافەکانی ئەوی ژۆکو ئەو کەسێک کە بەرپرسە حکومڕانە بەشدارە نا بەڵام مەبەستم ئەوەیە کە لە ڕووی سیاسیەوە خەڵکەکە کە دابەش بووە زۆر شتێکی خراپە ئەو دابەش بوونە تۆ دەبێ بێنی چاکە لە هەر شوێنێکەوە بێ حەق لە هەر شوێنێکە تۆ پشگیری بکەی من لە موناسەبەتێکدا گوتم ئەوە زۆر هەڵەیە کە تۆ بێنی بیکەی بە ماڵ لەسەر خۆت حیزبێک تا ئاخری خەڵ لەگەڵی بی چاک بڕوا و خراپ بڕوا و چاک بڵێ و خراپ بڵێ هەر لەگەڵی بی زۆر زۆر خەتەرە ئەگەر تێبینیتان کردبێ ئێمە وەکو من وەکو خۆم و پاشان وەکو کۆمەڵی ئیسلامی حقیقەت نەمان کردو بە پێوەەر بزانین فڵان حیزب چ دەڵێ هەرچی ئەو گوتی یان پشتگیری بکەین یا لێ بێدەنگ بین وەکو نمونەم هێناوەتەوە لە دیداری مێری نمونەم هێنایەوە کودەتا کرا لە تورکیا وانە هەندێک لە حیزبەکان زۆریان پێخۆ شاگەشکە بوون ئەوە کودەتا دەکرێت بەسەر ئاق پارتیدا دەی باش ئەمە ئاق پارتی ڕەخنەمان لێ هەیە بەڵام پشتگیری کودەتا ناکەین ڕەخنەمان لێ هەیە گەر زۆڵم کا لە کورد زۆڵم کا لە لایەنێکی سیاسی ئەو ڕەخنیم لێ هەیە بەڵام ئەو ڕەخنێ و گلەیەم لێی وام لێ ناکەم پشتگیری کودەتا بکەم کودەتا ینی پێشێلکردنی ئیرادەی خەڵک هەندێک لایەنی سیاسی پیان ناخۆش بوو وانە باشە ئەو لایەنی سیاسی کە پێی ناخۆشە لە تورکیا کودەتا بکرێ ئەگەر ڕاستکە مەبدەئی بێ دەبێت لە میسرش پێی ناخۆش بێ وانە وەک چۆن کۆمەڵ لەوێش پێی ناخۆش بوو ئێمە دژی کودەتا بووین لە میسر لە تورکیا مەسەلەن تۆ باران دەکرێت ئەم وڵاتە لەلایەن ئێران لایەن تورکیا تۆ نابێ فەرقی پێ بکەیت سیادەی ئەم وڵاتە پێشێل دەکرێت هەر کەسێ پێشێلی کاکە پێشێرکردنی سیادەی ئەم وڵاتە گوناحە و زوڵم وستەمە تۆ بارانکردن بە ناحەق زوڵم وستەمە بەڵام ئەتۆ ئەلبەتە دەبێت بەهانەی ئەو خەڵکەش ببڕی کە بەهۆی ئەوە تۆ باران دەکات تۆ نای بەهانەش بخەیە دەستی خەڵک مە بەڵام مەبەستمەوەیە نابێ بانێگوێ دوو هەوا بێ حقیقەت ئێمە دەبێ ئاوامان لێبێت ئێمە بێنین لەگەڵ حەق دابین دژی ناحەق بین و ئەو حەقە لەسەر دەستی هەر کەسێک دەست دەرکەوێ جا ئەوەی کە جەنابەت گوتت کە ئێستا خەڵکو و جەماوەر ینی لە ئێستای بارودۆخی هەرێمە تۆ ئامۆژگاری چییە بوویان پێش هەموو شتێک گەڕانەوە بۆ لای خوا و کە دەگەڕێنەوە بۆ لای خوا خوای پەروەردگار و ئیمان و ئیسلام وایان لێ دەکات لەگەڵ حەقدا بن ئەو حەقە لای هەر کەسێکەوە بێ ئەوە یەک دوو دڵسۆزانە ڕەخنە بگرن لە حکومڕان و بەرپرسان نەک حەقیدانە دڵسۆزانە بە پەرۆشەوە یعنی پیان خۆش بێ ڕاست بنەوە پیان خۆش بێت چاک بن من هەندێک خەڵک دەبیستم لێ هەندێک لە کەناڵەکان و قسەی زۆر خراپ دەکەن
بەڵێ عاتیفە و بەڵام نابێ ئینسان ڕێگە بدا ینی وشەی ناشیرن ئەو شانێکە کات خۆی بەڕژین بەعز گوتراون ئەمە قەت لەگەڵەوەدانی یعنی وشەی ناشیرن بە کەس نەگوترێ بەس هەز ناکەی مامۆساوە کاردانەوەی بلەوەی کە دەسەڵات زۆر جار بێمنێتەوە ئەویش وشەی ناشیرین بەرامبەر جەماوەرەکە یەکات ئەوەی دەسەڵاتیش دەیکان نەک پێش قسەکانی پێش کاردانەوەکەی هەر کارەکەی خراپە کە خەڵک ناسار دەکا ئەو کا بەڵام من دەڵێم دەبێت خەڵک داوای حەقی خۆی بکا بە شێوەیەکی حەق و وشەی شایستە بەکاربێنی وشەی بە نەزاکەت بەکاربێنێ بۆی حەقەکەی لە خۆی نەکاتە ناحەق یاخود هێندشتی خراپی دیکەی تێکەڵ نەکا مثلەن بیکا بەشتی شخصی بیکا بەشتی حیزبی بیکا بەشتی واکە دوای خۆی پێی ناشیرین بێ و تەڕەفە بەرامبەرەکەش وا لێ بکا کە ئەویش غەڵەت بکە چونکە بە غەڵەت بەرامبەر بە یەکدیکردن ناگەینە هیچ پاشان خەڵک و جەماوەر من دووبارەی دەکەم و جارێکی دی بەوە کە تۆمەتبار دەکرێ و ڕەخنەی لێ دەگیرێ و نادیدە دەگیرێ و بێباکی بەرامبەر پێشان دەدرێ لە داوای مافی خۆکردنی شل نەبێ ماندوو نەبێ چونکە هیچ ڕێی دیکەمان نییە دەبێ خەڵک و جەماوەر لەسەر حەقی خۆی بەجواب بێ و ئەرچی نەک هەر مافێتی ئەوە بەڵکو ئەرچی سەرشانیشێتی وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام کەلا والذی نەفسی بیەدیه لتأمرن بالمعروف ولتنهون عن المنکر أو ليشيكن الله أن يعمكم بعقاب ثم تدعونه فلا يستجيب لكم دەفەرمی سوێن بەوەی گیانی منی بەدەستە دەبێت فەرمان بکەن بە چاکە ڕێگری بکەن لە خراپە ئەگەرنا خوا سزایەکی گشتیتان بۆ دەنێرێ دوای هەرچەند لێ بپارڕێ وەڵامتان ناداتەوە با خەڵک کول نەبێ بەڵام بە شێوەی شەرعیانە و شارستانیانە بە شێوەیەکی وا کە حەقەکە لە خۆی نەکاتە ناحەق ئەوە ئەرچی خەڵک و جەماوەر ئەمە بەرپرسان و حکمڕانانیش بەڕاستی دەبێت بزانن کە ڕەوایەتیان لەو خەڵکە وەرگرتووە هەتا ئەو خەڵکە لیان ڕازی نەبێت ڕەوایەتەکان دەکەوێتە ژێر نیشانەی پرسیار و کاتێکیش خەڵک بڕیار بدا بە گشتی خەڵک بڕیار بدا ڕەوایەتیان لێ بستێنێتەوە ئەگەر لەسەر کورسیەکەش ماون بە ناڕەوایەتی لەسەر کورسەکە دەمێنەوە و لەسەر کورسیمانەوە و لەسەر دەسەڵاتمانەوەیەکیش شەرعیەت و ڕەوایەتی پێوە نەبی هیچ بەرەکەتی نییە و بۆ دنیای عیبداری بۆ قیامەتش گوناهباریە. وەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئەم ئەڵقەی ئەمەشدایەوە زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ جەنابیشت. بینەرانی عەزیز و خۆشەویست پشت بەخوای گەورە لە ئەڵقەی داهاتوودا باز لە پندوەرگرتنەکەین لە مێژووی ڕابردووی خۆمان لە گەلانی ڕابردووی خۆمان پشت بەخوای گەورە تاڵقێکی نوێی بەرنامەی بەدانایی هەموو لایەک بەخوای گەورە هەسپەرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ